ئەو سایش باسمان کروە ساژ موچەی مانگی هەشتی شەدەن بەبییران بێ من لە کاتی لێدانی زەنگی خوێندنی نوێ لێرە باسمان کرد کە ئیتفاقەکە تەواو بووە و نەوتیش هەناردا کرد ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە نەوت هەناردە کراوە ئەمە یەکجار خەبەرێکی گەورەیە دەستکەوتێکی گەورەیە چونکە جارێکی تر هەرێمی کورسانە چێتە ناو معادلەی نەوتی جیهانیەوە ئەمە بۆ هەرێمی کورسان و بۆ موچە خۆرانیش کە سەرفکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کورسان ڕەبت کرابوو بە بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و ئەم بابەتە داهاتی ئیتیحادی زیاد دەکا بەوەی کە ئەو بیانوش نەما کە ئێمە تریلیۆنە بۆ هەرێمە نێرین و هەرێمیشمان تەسلیم ناکەن و تەکەیان ئێستا لەلایەن سۆمە خۆیەوە دەفرۆشیەوە بێتە بەشێک لە داهاتی ئیتیحادی لە بەرامبەر موچەی فەرمانبەران درێ ئەو سایش باسمان کروە ساژ موچەی مانگی هەشتی شەدەن و ئێستا التیزامێکی قانونیان لەسەر خۆیان دروست کردووە چکەم اتفاقیەکە ملزمە بۆ هەردوو لەلایەک نەوتەڕوا و لەلایەکیش موچەی فەرمانبەرانی هەرێمی کورسان بدرێت.